دار ئەم کابینەیە لە ڕووی پێک هاتنیەوە ئەوەی کە بەڕوونی ئەبینێ ڕەچاوی تەکنۆکراتیەت و پیشەگەری نەکراوە لە وەرگرتنی پۆستە وەزاریەکانە مەقەدەوەی ڕەچاوی جەمسەرگیری سیاسی کراوە لە نێو پارتەکانە ڕەچاوی هەژمونی تاکە کەسی و خێزانی کراوە لە نێو ئەو پارتە سیاسیانی کە بەشداری حکوومەتیان کردووە و کەساتەکانیان دیاری کردووە ئەمە بە بڕوای من خاڵێکی ئیجابی نییە خاڵێکی پۆزیتیڤ نییە لە ناو بەشێنانی کابینەی ئەمجاری حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە یەکێکە لە دیارترین ئەو سیمانەیە کە ئەم کابینەیە ڕاکێشێ دووەم شتیانەوەی ئەم کابینەیە لە سەرەتای دامەزراندنی و بانگەوازی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کردووە کە من شخصی خۆم پێم وایە ئەم کابینەی دەتوانێت لە مەساحەیەکی بچووک و دیاری کراوە چاکسازی بکە و ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە لەبەرەوەی کە ڕیشەی گەندەڵی و ڕیشەی بەفیڕۆدانی سامانی وڵات ڕیشەی تێکەڵبوونی بازرگانی و سیاست بەیەکەوە لە کوردستانە زۆر قوڵە و تەنها لە ئاستی وەزارەتەکان و لە ئاستی مدیر عامەکان و لە ئاستی دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتە خۆی نابینێتەوە بەڵکو سەری کێشاوە بۆ ئاستی بڕیاری سیاسی لە وڵاتە کە بریتە لە مەکتەب سیاسی حیزبەکان و لەوێوە بازرگانی تێکەڵاوی سیاست کراوە لەوێوە سەفقاتی گەورەی گەندەڵی بەڕێوە چوو بەڕێوە دەچێت بە بڕای من ئەو کابینەیە ناتوانێت چاکسازی لەو مەسەلە نەدا بکە بەڵام ڕەنگە بتوانێت لە هەندێک ڕووبەری تەسک و لە هەندێک ڕووبەری دیاری کراوە ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە لە ئاستی وەزارەتەکانی خۆی لە ئاستی مدیر عامەکانی خۆی لە بەفیڕۆدانی بودجەی دەوڵەت لە ناو حکوومەتە ڕەنگە بتوانێت لەم هەندێک چاکسازی کاریژەڕی هەندێک چاکسازی ڕێنمایەکان لە کۆمەڵێک مەسەلەیە بکە سەقفی چاکسازەکانی بە بڕای من لەم ئاستای ئەوەستێ هەڵبەتە ئەو سەرەتا ئاماژەم پێکرد ئەم کابینەیە لەسەر ئەساسێکی لانی کەمی تەکنۆکراتیەت پێک نهاتووە ڕاستە حیزبەکان پێکی دەهێنن بەڵام دەکرێت لە ناو حیزبەکانە کەسانی تەکنۆکرات هەیە کەسانێک کە ئەزمونیان لە بواری کارکردنی وەزارەتەکە هەیە بواری خوێندون و پسپۆڕی و برۆنامەیان لە بوارە هەیە دەکرا ئەوانە دابمرێن بەڵام ئەم دانانە پەیوەست نەبوو بەم بنەمایەوە بەڵکو پەیوەست بووە بە هاوسەنگی سیاسی و هاوسەنگی هێز لە ناوخۆی حیزبەکان خۆیانە و ئەم هاوسەنگیە ئەم پێکە سیاسی و هێزەیە یەکلاکەرەوە بۆ لە دیاریکردنی کاندیدەکانە لە دیاریکردنی وەزیرەکانە ئەمە ئەو ڕۆڵی بینیەوە کە ئەم حکوومەتە نەتوانێت ئەوە بکات هیوادارم ئەو حکوومەتە کە بتوانێت ئەرکەکانی خۆی لانی کەم لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە دابینکردنی موچە و خزمەت گوزاریە بنەڕەتیەکان بۆ خەڵک دابین بکە ئەگەرچی نەشتوانێ چاکسازی بنەڕەتی لە دامەزراوی حکومڕانی هەرێمی کوردستانەکە کە بە بڕوای من ناتوانێت و چاکسازی بکە خەڵک ڕەنگە سوودی لێوەرگرێ لە مەسەلەی موچە و دابینکردنی کۆمەڵە خزمەت گوزاری بنەڕەتیە بەڵام بریتی نییە لە چاکسازی لە دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە تۆ سەرنج بدە دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک شت هەیە هێزێکی سەربازی هەیە لە ناو دوو زۆنی حکومڕانیە کە سەوز و زەردا لە پێشمەرگەوە لە ئاسایشەوە لە پۆلیسەوە ئەمانە هەرێکیان هێزی حیزبی دیاریکراون فەرمان لە دامەزراوە سیاسیەکانی ناو حیزب وەردەگرن بەفی ئەوەی هێز و سوپایەکی نیشتیمانی بن ئایا دەتوانێت ئەمە یەک بخاتەوە ئایا دەتوانێت ڕۆڵی هەبێت لە دروستکردنی دام و دەستگایەکە کە سیاسەتی دەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بناغەیەکی نیشتیمانی و پێی بەرژەوەندیە گەشتەکانی حکوومەت دابڕێژێ نەک بە پێی بەرژەوەندی حیزبێکی سیاسی دیاریکراو کە هەژمونی بەسەر حکوومەتە هەیە ئایا دەتوانێت دادگا سەربەخۆ بکە لە دادگایەکی ژێر چەپۆکی دەسەڵاتی سیاسی و بەرپرسە سیاسیەکانەوە بیکات بە دادگایەکی سەربەخۆ کە لە سەرور و دەسەڵاتی تەشریعی و تەنفیزیەوە بێت و بتوانێت قەرارەکانی خۆی جێبەجێ بکات ئایا لە کوردستانە پەرلەمانێک دام و دەستگایەکی چاودێریکەمان ئەبێ بەسەر حکوومەت و بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە دەتوانای هەمی لە پرسینەوە بێ بە بڕوای من ئەم کابینەیە ناتوانێت ئەم ئەرکانە جێبەجێ بکات چونکە ئەم ئەرکانە بەڕاستی ئەرکی قورس و گرنگن و چارەنووسسازن دەست بۆ بردننی ئەمانە دەتوانم بڵێم بەشێک لەو پایە تێک ئەداکە
ژیانی سیاسی ئەم حیزبانی لەسەر ڕاوەستاوە بەدڵنیاییەوە ئەوەی کە لە کۆتایی ڕیفرەندۆمە بینیمان ئەوەیە کە ڕیفرەندۆم ئاگامێکی باشی بۆ خەڵک دەستەبەر نەکرد و بەکردەوە دەرکەوت کورد لە ڕووی سیاسەتی ئابووری خۆیەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شتێک کە ناوی ناوەتە سیاسەتی سەربەخۆی نەوت فەشەلی هێنا لە دابیکردنی داهاتێکی باشتر لەوەی لە بەغاوە بۆی دێ فەشەلی هێنا لەوەی کە شەفافێت لە فرۆشتنی نەوتە تحقیق بکەوە چۆن لە بەغا تا ئەندازەیەکی باش شەفافێت لە فرۆشتنی نەوتایە ئەمە وای کردووە ڕووبکاتەوە بەغدا بۆ چارەسەرکردنی زۆر پرسی گرنگ بەتایبەت پرسە ئابوووریەکان ڕەنگە ئەم حکوومەتە لە داهاتوە هەوڵ بدات لە 4 سای داهاتوە هەوڵ بدا کە ئەم پەیوەندیانە لەگەڵ بەغا چاک بکاتەوە بەلایەنێکەمەوە بۆ ئەوەی کە خۆی لە کۆمەڵی قەیران و جود و گرفتی ئابووری ڕزگارکە کە لە کاتی مقاتعی بەغایە بەدیدێ ئەمەش بەوە دەبێت دەست لە قۆڕخکاری نەوت هەڵبگرن من شخصی خۆم هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کابینەی ئەوە بکە پەیوەندیکی تەندروست و هاوسەنگ لەگەڵ بەغایە دروست بکە و دەستبەرداری سیاسەتی ناشەفافیت و قۆڕخکاری داهاتی نەوت ببێ کە تەنها ئابووری هەرێمی کوردستانی پێدا ڕووخا تەنها خەڵکی هەژار و فەرمانبەران و ئەو چینانەی خاوەن دەرامەتێکی دیاریکراون زەرریان کرد بەسەر ئەم حەزومەی لە حیزبی و تاکە کەسیان زاڵ ببن و کۆنتاکت لەگەڵ بەغایە بکەن هەمانجی لەگەڵ بەغایە بکەن بۆ ئەوەی کە ئەو بودجەی مستحقی خەڵکی کوردستانە بەردەستی خەڵکی کوردستان و بە شێوەیەکی باش خەڵک سوودی لێ بێنێت سەربەخۆیی بۆ چەندین ساڵی دیکەش کەڵکەڵەی سەربەخۆیی لە ڕووی عەمەلیە کۆتایی هاتووە لەبەرەوەی کە هیچ هەلومەرجێکیان ئامادە نەکردووە بۆ ئەوەی کە سەربەخۆیی ڕوو بدات نە لە ڕووی ئابووری و تۆپایەکانی ئابووری بەهێز کردووە کە بتوانێت دەوڵەتێک لەسەری ڕابۆستێ نە لە ڕووی سیاسیەوە سەقامی ژیرێکی سیاسی وات لە وڵاتە دروست کردووە کە هەمانجی لە نێوان حیزبە سیاسیەکان هابێ و یەکتر قوبوڵکەن و بتوانن دەوریان هەبێت لەوەی کە ئیستیقلالی سیاسی خۆیان بپارێزن و پشتیوانی پرۆژەیەک بن نە لە ڕووی علاقاتی دەولیەوە بارودۆخێکە دروست کردووە لۆبیەکت کردووە لەسەر ئاستی نێودەوڵەتی بتوانی پشتیوانە دەبێ وڵاتە گەورەکانی دنیا پشتیوان بکەن دەوڵەت سەربەخۆ لەسەر ئاستی ناوخۆشە کەرکووک کە دڵی مەسر نێتەواتی کورد لە عێراقا تا ئێستا عەرەب و تورکمان ئامادەنین لەگەڵ کوردێکا بژین لە عێراقا دانیشتوانەکەی 5 ملیۆن کەسە بەڵام ئامادەن لەگەڵ عەرەبێکا بژین کە دانیشتوانەکەی 25 ملیۆن کەسە لە کاتێکا تورکمانە ناو 25 ملیۆن عەرەبا بەس بوو نەبێت هەر ناو سۆراخی نامێنێت لەگەڵ 5 ملیۆن کووردا بژی ماف و ئازادی و حەقەکانی زیاتر ئەپارێزدێ ئەم لەگەڵ بوونی ئەم ڕاستیە کورد ئەوەندە خراپ تەعاملی کردووە نەیتوانیوە کەسبی تورکمان و عەرەب بکات پێویستی بە پرۆژەیەکی نیشتیمانیە لە نان هەرێمی کوردستانی عێراقەوە کە سیاسەتێکی نیشتیمانی پیادە بکات لەگەڵ بەغایە بەڵام تا ئێستا لە کوردستانە هیچ سیاسەتێکی نیشتیمانی نییە بەقەدەوەی سیاسەت و ئەجەندا و بەرنامەیەکی حیزبی تەعامل لەگەڵ بەغاکە دەبێت کارنامەی حکوومەت پێداگیری بکات لەسەر ئەوەی کە دام و دەستگایەک دروست بکرێت ئەم دام و دەستگایە ئەرکی ڕێخستنی پەیوەندی نێوان هەرێم و بەختابێ بەدوو لە بەرژەوەندی حیزبی بەدوو لە بەرژەوەندی خێزانی بەدوو لە بەرژەوەندی تاکە کەسی ئەم پەیوەندی لەگەڵ بەغا ڕێک بخا لەسەر بناغێکی نیشتیمانی و ئەمە تاکە فاکتە بە باوەڕی من دەتوانێت دەوری گرنگی هەبێت لەسەرەوەی کە ڕێکەوتنێک لەگەڵ بەغایە بکا بۆ ئەوەی کە ئەو مادانەی تایبەتە بە مەسەڵێکە حکووم ناچوت جەناکان هەنگاو بەرەو جێبەجێکردنی بنێت دوو دەبێت سیاسەتێکی دیموکراتی نیشتیمانی پلولاریستانە مرۆڤانە لە کەرکووکە جێبەجێ بکرێت بە دوور لە شیعاری قەومی ئاشتی هەورامی بریتی بوو لە خاڵی لاوازی کابینەکەی مەسرور بەرزانی ئاشتی هەورامی خاڵی لاوازی پێکهێنانی کابینەکەی مەسرور بەرزانی چونکە بەمانەوەی ئاشتی هەورامی لە ناو کابینەکەیە مانای درێژە پێدانی گەندەڵی بوو لە داهاتی نەودا مانای درێژە پێدانی ناشەفافێت بوو مانای بوونی سەفەقات و ڕێکەوتنی فاشل بوو کە خەڵکی کوردستان باجەکەیدا مەسرور بەرزانی کارێکی زۆر باشی کرد کە ئاشتی هەورامی دانەنایەوە لابردنی ئاشتی هەورامی بە بڕوای من دەلالەتێکە بۆ نیەتی مەسرور بەرزانی لە دەستکاریکردنی کۆمەڵێ مەسائلی مالی و اقتصادی لە هەرێمی کوردستاندا ئەم دەستکاریکردنی خەریتەی مالی خەریتەی داهات لە هەرێمی کوردستانە پەیوەستە بە دوو سیناریۆ دوو ئەگەری بەهێزەیە بەڕێی من ئەگەری یەکەمیان ئەوەیە کە پەیوەست بێ بە سرعاتی ناوخۆی خێزانی بارزانیەوە لەسەرەوەی کە کامیان
دەتوانێت باشتر سەرچاوەکانی داهات کۆنتڕۆلکە و بۆ هەژمون و پێگەی تایبەتی خۆی لەناو پارتی و لەناو خێزانە بەکاری بێنێ چکە پێشتر بیرمان نەچێ یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکانی هەژمونی نەچیران بارزانی بریتی بوو لە دەسەڵاتگەشتنی بە سەرچاوەکانی داهات بە تایبەت نەوت ئەمە بەڕادەیەکی گەورە پێگەی ئەوەی لەناو کوردستانە بەهێزکرد بوو و شخصی مەسئول بەرزانیش باش لەمە تێدەگا بۆیە هەوڵی داوە کە ئەم جارە سەرچاوە سروشتەکان لە چینکی ئەو دەربێنێ لە چنگی دۆستەکان و کەسە نزیکەکان کە لە کابینی ئەوە بوون دەربێن ئەمە خاڵ یەکەم ئەمە سینەریۆیەکە سینەریۆی دووهەمیش بریتە لەوەی کە ڕەنگە ڕەتی بەنیەتی مەسئول بارزانیەوە هەبێ بۆ ئەوەی لەم کابینەیە بڕێکی زیاتر لە شەفافێت لە داهاتی نەوت و لە بەکارهێنانی ئەو داهاتە هەبێ کە لە بواری نەوتە بەدەست دێ بۆ هەرێمی کوردستان تا تحقیقی ئەو ئامانجانی خۆی پێ بکە لە کابینی نوهەمە بەنیازەبی کە ئەوش بریتێ لە ڕۆبڕۆبوونەوەی گەندەڵی و لە باشکردنی گوزەرانی خەڵک و بەرزکردنەوەی داهات و بەدەستهێنانی نسبەتێکی زیاتر لە خۆشگوزەرین لای خەڵک ئەمەش سیناریۆیەکە ئەگەر ئەوە هەیە مەسئول بەرزانی بیکات بەڵام بە باوەڕی من دەکرێت چاوەڕێ بکەین بزانین ئایا ئایندە ڕووداوەکان کامیان زیاتر بۆ سەبات بۆ وەزارەتی ناوخۆش ڕەنگە ئەوش هەر ڕەبتی بەیجێک لەو دوو سیناریۆیەوە هەبێ چونکە لەڕاستیە هەم دوورخستنەوەی ئەو کەسانی کە لەگەڵ خۆی نین بەستە خۆ پێیوەست نین بەخۆیەوە هەمان دەلالەتی سیناریۆ یەکەم هەیە دوو لە ماوەی ڕابردوودا ڕاستە هەولێر شارێکی ئارام بۆ بەڵام کۆمەڵێ خروقاتی ئەمنی گەورەش ڕووی داوە ئەی بۆ نمونە دوو چەکدار هەڵەکوتنە سەر بینایی پارێزگای کەرکوو داگیر یەکەن و بە جووتێکی بە جووتێک نەعلە و بە دەمانچەیەکەوە دەتوانن بۆ ماوەی چەند سەعاتە کۆنتڕۆلی پارێزگای هەولێر بکەن ئەمە بەڕاستی جێگەی پرسیارە بەڕاستی لە شەو ڕۆژەکە داعش دەگاتە جۆر و بن ناوچەی هەولێر ئەمە مۆزوعی ئەوەیە یعنی بە کورتەکەی مەسایلی ئەمنیش ڕەنگایەکێک بێت لەو مەسایلانەی کە قابلی پیاچۆنەوە بێ لەم کابینەیە سیاسەتی هەرێمی کوردستان و کارنامەی حکوومەت و سیاسەتی دەرەکی ئێمە بناغەکەی سیاسەتێکی نیشتیمانی نییە بەقەدەوەی سیاسەتێکی حیزبیە بەرژەوەندەکانی پارتی وا دەخوازێکە ئەو جۆرە پەیوەندی لەگەڵ تووشیایە هەبێ و چاوپۆشی بکات لە تەداخلات و پەلامار و لەشکرکێشی تووشیا وە ناو هەرێمی کوردستان لەم چوارچێوەیەشە هەم بە ناوی حکوومەتەوە ئەم کارە ئەکرێ هەم بە ناوی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمەوە ئەم کارە ئەکرێ ئەوە بەلای منەوە خاڵێکی لاوازە لە کارنامەی حکوومەتە حکوومەت مەفروزە خۆی بە خاوەنی بردەبستی خاکی وڵاتەکەی خۆی بزانێ ڕێگە بەدەستێوەدان نەدا ڕێگە بەوە نەدات کە هاوڵاتەکانی بکۆژێ ڕەنگە هەرێمی کوردستان توانای ئەوەی نەبێ ڕوبەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ تورکیا بکا کە جێگە لە وڵاتە بەهێزەکانی ناتۆ بەڵام توانای ئەوەی هەیە بەیاننامەیەکی ڕاشکاو دەربکات توانای ئەوەی هەیە جوڵەی دیبلۆماسی بکە توانای ئەوە هەیە پەیامێکی داتان قەرە بڵێ شەهید بوونی هاوڵاتیانی مەدەنی قابلی قبوڵ نییە یان هەر کارێکی لەو شێوەیە ئایا هەنگاو دەنێت بۆ تا ڕادەیەک ڕوبەڕووبوونەوەی تورکیا ڕانی کەم لەسەر ئاستی دیبلۆماسی و لەسەر ئاستی سیاسیە یان بە پێچەوانەوە هەمان سیاسەتی پێشووی کابینەی پێشووی نەچیران بەرزانی بەرامبەر بە تورکیا دووپا دەکاتەوە من شخصی خۆم ناتوانم ئێستا ڕایکی قاتع بدەم بەڵام بە دلیلی ئەوەی کە سیاسەتی دەرەکی هەرێمی کوردستان سیاسەتێکی نیشتیمانی نییە و حیزبیە بە دووری دەزانم ئەم کابینەش توانای ئەوەی هەبێکە تەحەدایەکی سیاسی تورکیا بکات لە لەشکرکێشەکانی و سنوورێک بۆ بەردەوامی ئەو لەشکرکێشانە دابنێ کە هیوادارم ئەم تەوەقعی من ڕاست نەبێ و حکوومەتی هەرێم لەم کابینەیەدا بتوانێت سنوورێک بۆ دەستێژەکانی وڵاتانی دەرەوە دابنێت دراوسەکان دابنێ بەتایبەت کە تووشیا زیاترێکە و خەڵکی کوردستان و هەوڵاتیان سەلامەت من لەو هێرشە لە بوونی ئامادەی کەسایەتێکی وەکو مەسعود بارزانیدا کە کەسایەتێکی کاریزمایی نیمچە ڕەهای هەیە لەناو پارتی و لەناو خێزانی بارزانیدا و وەک دەردەکەوێت لەسەر ئاستی سیاسی گشتی هەرێمی کوردستانیشدا کار بۆ ئەوە دەکرێت وەکو مەرجەعێکی سیاسی مامەڵەی لەگەڵ بکرێ لەگەڵ بوونی ئەم کەسایەتیەدا دەسەڵاتێکی ڕاستەقینە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان نامێنێتەوە
سەرۆکی هەرێمی کوردستان هەمیشە دەبێت بگەڕێتەوە بۆ مەرجەعێکی سیاسی لە خۆی گرنگتر و گەورەتر کە مەسعود بەرزانیە. بەڵام دەسەڵاتی سەرۆکی حکوومەت کە مەسعود بەرزانیە دەسەڵاتێکی فعلی ڕاستەقینە هەبێت لەبەرەوەی مەسعود بەرزانی یەکەمیان سەرۆکی حکوومەتی هەرێمە، دوو لەبەرەوەی کوڕی کاک مەسعودە و کوڕی خێزانی هەرە دەسڕۆشتووی ناو بنەماڵی بەرزانیە، سێ هەمیشان لەبەرەوەی کە پیاوێکی ئەمنی و پیاوێکی زانیاری و ئەوانەیە و تۆڕێکی بەفراوانی پەیوەندی لەم بوارانەدا هەیە کە ئەمە زۆر گرنگە بۆ جێژێکردن دەسەڵاتەکەی. لەبەرەوە من پێم وایە مەسعود بەرزانی دەسەڵاتێکی فعلی بەهێزی لە ناو حکوومەت و جێبەجێکردنیا بێ ئەگەر خۆی جددی بێ دەتوانێت بەشێکی گرنگ بەشێک لەو کارنامانە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاکسازیە لەو ئاستای محدودەی کە باسم کرد جێبەجێ بکات. بەڵام دەسەڵاتی نەچیروان بارزانی دەسەڵاتێکی فعلی و بەهێز نابێ لەبەرەوەی هێشتا لە کوردستانە و لە ناو پارتیشە مەرجعێکی سیاسی بەهێزەیە کە شخصی کاک مەسعود بەرزانی خۆیەتی و بڕیاری یەکلاکەرەوە لە هەموو پرسیار و لە هەموو بابەتێکی سیاسی گرنگ ئەو دەیدا لە خەڵکی تر. من ناڵێم نەچیروان بەرزانی لاوازە و ناشڵم پەلاوێت زێخرێ و پێچەوانەوە مەسعود بەرزانی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا پشتیوانێکی گرنگی نەچیروان بەرزانی بووە بەبێ پشتیوانی ئەو نەیەتوانی ئەو ماوە دوور درێژە لە سەرۆکاتی حکوومەتە بمێنێتەوە و پیاوی دووهەمی ناو پارتی ئەو لەبەرەوە پەلاوێز ناخرێ و هەم قووەتێکی دارایی هەیە، قووەتێکی دارایی بەهێزی هەیە، هەم قووەتێکی میدیایی هەیە، هەم قووەتێکی سیاسی و نفوزیشی هەیە نەچیروان بەرزانی. بەڵام نەچیروان بەرزانی لە ماوەیەکی کورتا قابلی پەلاوێز خستن نییە، بەڵام لە بوونی مەسعود بەرزانیدا دەسەڵاتێکی ڕاستەقینە و بڕیاردەری یەکلاکەرەوە بە ناوی سەرۆکاتی هەرێمی کوردستان بوونی نابێت، بەڵکو مەرجعی ڕاستەقینە بڕیاردەری ڕاستەقینە شخصی کاک مەسعود خۆی دەبێت، نەک سەرۆکی هەرێمی کوردستان. سەرۆکی هەرێمی کوردستان دەتوانێت کۆمەڵێک بڕیار بدات لە بابەتی گشتی کۆمەلگایەوە ئەوەی کە چۆن سەرۆکی حکوومەت بۆ بڕیاری داوە، بەڵام لە پرسی چارە نووساز پەیوەست بە مەسەلەی سیاسی کوردەوە، پەیوەست بە مەسەلەی علاقات لەگەڵ بەغدا، علاقاتی داهات و دارایی کۆمەڵێک بابەتی پرسی سیاسی گرنگە بە بڕوای من دەبێت لەگەڵ مەرجعەکەی خۆی کە مەسعود بەرزانیە قسە بکات و دوا بڕیاریش ئەو دیتە. ئەو چاکسازیانە محاڵە بتوانێت حکومڕانێکی تەندروست کە خوێنی بەبەردا بکرێتەوە، کە هەناسکی تازی بەبەردا بێت، کە جێگیر ئومێد بێت، کە خەڵکو و دەسەڵات ئاشنا بکاتەوە دروست بکات. لەوانە قوتی ئەوەی هەبێ بە تەواوی دەستی بازرگانی و دەستی سیاسی لە یەکجا بکاتەوە. سیاست وەکو بابەتێکی پیشەیی تەماشا بکرێت کە کۆمەڵێک کەس خەریکین بەبێ ئەوەی بکرێت بە وەسیلەیەک بە خۆ دەوڵەمەندکردن و بۆ دەست بە سەراکردن بەسەر بازاڕە. ئەمە ئەگەرچی ئیدعای بکە لە ئاستە ڕسمی و فەرمیەکەی ڕەنگە زۆر قورس بێ بیکات و نیکە. دووهەمیان جاکردنەوەی سێ دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزایی لە یەکتر تا ئەم سێ دەسەڵاتە هەر یەکەیان ئیستیقلالەتێکی سیاسی تەواوی نەبێ ئاسان نییە تۆ حکومڕانێکی باش و تەندروست بینا بکەی. یەک خستنەوەی هێزە ئەمنیەکان لە کوردستانە و دروستکردنی سوپایەکی نیشتیمانی پیشەگەری پرۆفشناڵ لە پێشمەرگە وەکو هێزێکە هێمای بەرگریە لە سنوورەکانی هەرێمی کوردستان لە ژێر چەپۆکی حیزبی ڕزگار بکرێت و بکرێتە دابوو دەستگایەکی نیشتیمانی، دابوو دەستگایەکی پرۆفشناڵی پیشەگەر. ئەم دابوو دەستگایە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەموو ئینتیمایکی سیاسیەوە بە هەموو ئینتیمایکی عەقیدەییەوە بە سوپای خۆی بزانیە و بێلایەن بێت لە هەر پرسێکی سیاسی ناوخۆیە بەقەدەوەی ئەرکی پاراستنی سنوورەکان بێ. جگە لەمە کار لەسەر بنیادنانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و گوێزانەوەی کوردستان بکرێت بۆ قۆناغی بە پیشەسازیکردن کە ئەوە نقطەیەکی زۆر مهمە و ئەوەی بنیەیەکی اقتصادی بەهێز دەبێت لە کوردستانە. بە باوەڕی من ئەم مەسەلانە بابەتی گرنگن گرنگ بوو لە کارنامەی حکوومەتە هەبێت. بەڵێ هەندێکی تێدایە، بەڵام ئەو کارنامەیە دەستی بۆ مەسەلەن یا خستنەوەی هێزی پێشمەرگە نەبردووە،
مەسەن دەستی بۆ ئەو نەبردووەکە کۆمەڵێک شت بکرێ بەس بە باوەڕی من ئەو شتانە تعقیداتی سیاسی وای تیا دروست کراوە لە ماوە چەند ساڵی ڕابردووە ئاسانیە دەست بۆ بدەی.